بیستەمین فیستیڤاڵی ساڵانەی گەلاوێژ لە هۆڵی تەوار بە دروشمی عەقڵێکی ئازادی نەتەوەیەکی ڕۆشنگەر بە ئامادەبوونی چەندین کەسایەتی سیاسی و جیهانی و ڕۆشنبیری لە شاری سلێمانی کراوە. لە وتەیەکدا هەریەکە لە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مەلا بەختیار سەرپەرشتاری گشتی فیستیڤاڵەکە باسییان لە گرنگی فیستیڤاڵەکە و بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان کرد. کە بەکردار دەستمان کردووە بە بەرنامەی دەربازکردنی کوردستان لەم دۆخە نەخوازراوە. هەوڵەکانمان بۆ چاکسازی کارگێڕی، ئابووری، لە بواری دارایی، لە تۆمارکردنی موچە خۆر و نەهێشتنی دوو موچە و سێ موچەی نایاسایی، لە چاکسازی لە کەرتی کارەبا، لە چاکسازی لە خانەنشینی مان دەست پێ کردووە. وردبینیکردنی پرۆسەی نەوت و گاز بە بەرهەمهێنانی نەوتەوە تا هەناردەکردن و فرۆشتنیەوە دەست پێ کراوە. ئامادەبووان. ئێمە لێرە ئەم بیستەمین فیستیڤاڵە بەستین بەداخەوە ئەمساڵ جیاواز لە پار تێکۆشەرە قارەمانەکان، دیموکرات خوازەکان، ئازادی خوازەکانی باکووری کوردستان لە زیندانن. کاکە سەلاحەدین دەمرتاش، ڤیگەن، هاوڕێکانیان ئەندامانی پەرلەمان ئەوان لە زیندانن. لە تورکیا هەڵمەتێکی سەیر و سەمەرە لە دوای کەمالیزم دەستی پێکردو بۆ ئەوەی دیموکراسی و ئازادی لە تورکیا کۆتایی پێبێت. بۆیە بە ناوی هەمووتانەوە ئەم فیستیڤاڵە ناوێنێن فیستیڤاڵی سەلاحەدین دەمرتاش و فیستیڤاڵی هاوسەرۆکەکان و تێکۆشەرەکان لە زیندان. و لێرەوە بە ناوی هەمووتانەوە بە ناوی گەلەکەمان و هەموو ڕووناکبیری کوردستانەوە سڵاویان بۆ ئەنێرین و دڵنیابن ئەوان گەورەترە بن. سەنگەرێکی تری ئازادیان ئاوادان کردوتەوە و ئەو سەنگەرە و سەنگەرەکانی ترەوەکە کە نەهێڵە لە کوردستان و لە ناوچەکە دیموکراسی تێک بشکێ و نەهێڵێ سەرکوتکردنی ئازادی خۆتان بەردەوام بێ. فیستیڤاڵی ئەمساڵ وەک نەریتێکی هەمیشەیی خۆی دەرگای کردوتەوە بۆ ئەوەی میوانانی فارس و عەرەب و بێگانە بەشداری کارە لە چالێکیەکاندا بکەن و لەو چوارچێوەشدا ژمارەیەک لە نووسەری بەناوبانگی عەرەب و فارس و ئەرمەن ئامادەییان هەبوو پێشکەشکردنی بابەت و توێژینەوەکانشیان هێندەی تر فیستیڤاڵەکەی دەوڵەمەندتر کردبوو. ئەو فێستیڤاڵە حکومەت داوەتەکرێ و لە هەمان کاتیشدا ڕۆشنبیر و ڕووناکبیری لە هەموو لایەنە سیاسیەکان هاتوون و لە هەموو پارچەکانی کوردستان هاتوون وەکو لە وتەکانیشی بەڕێز کاک مەلا بەختیار وتی ئەمە هەر ساڵە ئێمە فەرەنسا و بەلجیکا و ئەسپانیا و تورکیا بوو ئەمساڵ ئەرمێنیایە و جگە لەوەیش شاعیر و نووسەر و ئەدیبی ڕۆژهەڵات هاتوون، هی ئێران هاتوون، هی عەرەب هاتوون. هیوادارم کە بێتە مهرەجانێکی گەورە و بێتە پردێک بۆ پێکۆژیانی کولتورە جیاکان و دۆزینەوەی زەمینەیەکی هاوبەش. بیستەمین فیستیڤاڵی گەلاوێژ بیستەمین کەرنەڤاڵی وشەی کوردی، دیالۆژی کوردی، فکری کوردیە چکە لە ئەم ساڵدا کە گرنگی بە عەقڵی ئازاد و بە ڕۆشنگەری دەدێ و بەنەوەیکی ڕۆشنگە دەدێ جایە دروشمەکانی یا بڵین لۆگۆکانی لە ساڵانی پێشووتر لە هەر سەردەمێکا فیستیڤاڵ وەکو ئەرکەکانی خۆی لە قۆناغا توانێتی وەڵامدەری ڕاستەقینی ئەرکە پێویستەکانی قۆناغ بێ. ئێمە فیستیڤاڵی گەلاوێژ ئەوەی من خۆمتیای ئاگادار بم لەنەوە 6 تا ئێساچێ بە قەیرانی سیاسی، قەیرانی با بڵین فکری، قەیرانی قوڵە ناو کوردستان تێپەڕیوە بۆ ساڵە قسەیەک و حیوارێک و دیالۆجی چیە بووە. فیستیڤاڵی ڕووناکبیری گەلاوێژە هەروەکو بڵین فیستیڤاڵەکانی پێشوو لە چەند بەشێ پێک دێ لەوانە پێشبڕکێی ئەدەبی، پیشانگای شێوەکاری، پیشانگای کتێب و چالاکی هونەری جیاواز و تەوەری جۆرەجۆ تەوەری کولتوری و تەوەری بڵین ئەدەبی و بابەتی جاجیا و هەروەها نمایشی شانۆی و شەوی شعری و دابشکردنی خەڵاتی یەکەم و دۆم و سێم لەرە سێ بواری چیرۆک و شعر و لێکۆڵینەوە. ئەوەی ئەم فیستیڤاڵەی لە ئەوانەی پێش خۆی جا کردوتەوە گرنگیدانە بە ئەدەب و کولتوری نەتەوەی ئەرمەن کە لە مێژوودا هاو ئازار و هاودەردی نەتەوەی کورد بوون و ڕوبەڕووی جینۆساید و لە ناوبردن بوونەتەوە. فیستیڤاڵی گەلاوێژی ئەم ساڵش بڕیارە 4 ڕۆژ بخانێت کە ساڵانە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و گرنگی دەدا بەلانی کولتوری و ئەدەبی و ڕۆشنبیری میلەتە جیاوازەکان هاوکات گەیاندنی پەیامی و ئاشتی و برایەتی نوێ دەکاتەوە.